خۆشەویستەکانم، نوێژ یەکێکە لە فەرزە هەرە گەورەکان. بەڕاستی ئیهمالکردنی نوێژ و نەپاراستنی نوێژ زۆر خەتەرە. لە باسی صفاتی ئەو کەسانەی کە ئیمانداری ڕاستەقینەن خوای تەعالا لە سوورەتی مؤمنونە باسییان ئەکا و لە سەرەتاوە ئەفەرمێ قد ئەفلەح المؤمنون، بەڕاستی ئیماندارە ڕاستەقینەکان سەرفراز بوون. پاشان خوای تەعالا صفاتەکانیان باس ئەکاو لە ناو صفاتەکانیانە یەکێک لە صفاتەکانی ئەوانەی کە ئیمانداری ڕاستەقینەن خوای تەعالا ئەفەرمێ والذین هم على صلواتهم يحافظون، ئەوانن کەوا بە ڕاستەقینەیی پارێزگاری لە نوێژەکانیان ئەکەن، کەوابوو علامەتی ئیمان پاراستنی نوێژە. علامەتی ئیمان پاراستنی نوێژە. لە هەمان کاتە علامەتی نیفاق نەپاراستنی نوێژە، بە تایبەت نوێژی بەیانی. پێغەمبەری خۆشەوی صلی الله عليه وسلم ئەفەرمێ أثقل الصلاة على المنافقين صلاة العشاء وصلاة الصبح. قرسترین نوێژ لەسەر منافقەکان نوێژی عیشایە و نوێژی بەیانیانە. بۆیە علامەی دووڕوو ئەوەیە کە نوێژی بەیانیان کەم تەرخەمی تیا بکە. علامەی ئیمانیش، نیشانەی ئیمانیش ئەوەیە کە نوێژی بەیانی و نوێژەکانی تر پارێزگاری لێ بکەی. خۆی تەعالا باسی پێغەمبەرەکانمان بۆ ئەکا و باسی پیاوچاکانی پێشومان بۆ ئەکا کە چەند پارێزگاریان کردووە لە فەرمانەکانی خوای پەروەردگار. خوا وەصفیان ئەکا لە سوورەتی مەڕیەمە لە پاش ئەوە کە وەصفی ئەوانەکە ئەفەرمێ فخلف من بعدهم خلف، لە دوای ئەو پیاوچاک و ئەولیانە، ئەو پێغەمبەرە گەورانە، ئەو شەهید و صالحینانە قومەیلێک هاتن لە جێ ئەوان فخلف من بعدهم خلف أضاعوا الصلاة، قومێک هاتن لە دوای ئەوان نوێژیان فەوتان واتبعوا الشهوات، شوێنی هەوا و ئارەزۆکانیان کەوتن فسوف يلقون غيا، بەڕاستی ئەوانە ئەڕۆنە غەی، ئەڕۆنە جەهەنەم، دۆڵێکە غەی لە جەهەنەما کە پیسی مرۆڤەکان و خوێن و چووکی مرۆڤەکانی تایە ئەڕۆنە ئەو شوێنە. پیسی و خوێناوی ئەوەی کە لە عەزابی جەهەنەم ئەچۆڕێ خوێن و پیسەکە ئەڕواتە ئەو شوێنە، ئەوەی کە التزام بە نوێژەکانەوە نەکا و شوێنی ئارەزۆکانی بکەوێ شوێنی ئەو شوێنەیە. لێرە طبعا تەماشاکەن دقەتێک لە ئاەتەکە هەیە. خوای تەعالا ئەفەرمێ أضاعوا الصلاة واتبعوا الشهوات، سەیکەن ئەوانەی کە شوێنی ئارەزویان کەوتن هەموویان لە نوێژەکانیانە کەم تەرخەمن بۆیە شوێنی ئارەزویان کەوتن. والله هەر کەسێ لە نوێژا کەم تەرخەم نەبێ شوێنی هەوا و ئارەزۆکانی ناکەن. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لە حەدیثە ئەفەرمێ ڕەکعەتە الفەجر، دوو ڕکاتی بەیانیان خەیر من الدنيا وما فيها، خێرە لە هەموو ئەم دنیایەی کە ئێمە هەڵپەی بۆ ئەکەین، خێرە لە ئەو هەموو وەزیفەیەی کە سەعاتی هەشت دەوامەکەتە تۆ لە حەوت هەڵەسی بە پەلەپەل نەوەک ڕێگاکان قەرەباڵغ بێ و نەگەیت و سیارە لە هەشت لە حازرە بی لە کاتی خۆیان. ئەو هەموو مەعاشەکە وەریەگری، ئەو هەموو دنیایە، ئەو هەموو ماڵ و سەروەتەی کە دەستەکەوێ لە دنیا، نەک هەر هی تۆ، هی هەموو مەلیکەکان و پادشاکان، ئەم دنیایە بە هەموویەوە ئەوەی کە بووە و ئەوەیشی کە ئەبێ حەتا قیامەت هەر هەمووی قیمەتی دوو ڕکاتی نوێژی بەیانیانی نییە. دوو ڕکاتەکەی نوێژی بەیانیان لەوە هەر هەموو بەخێرترە. پێغەمبەری خۆشەوی صلی الله عليه وسلم ئەفەرمێ بشر المشائين في الظلم بالنور التام يوم القيامة، مجدبا
بەو کەسانەی کە بە تاریکی شەوان کە زیاتر نوێژی بەیانیان ئەگرێتەوە هەنگاو ئەنەن و دێن بۆ مزگەوتەکان مژدەیان بەنێ لە ڕۆژێکە کە خەڵک پێویستی بە تروسکایی نورێکەیە لەسەر پردی سیراتی تاریک بۆ ئەوەی بەردەمیان ڕۆژ ناکاتەوە پێویست بە تەنها ئەڵێ خەڵکی وا هەیە لەو ڕۆژە بەس بەقەدەر پەنجەی نوری هەیە بەس وەقەدەری پەنجەی دڵی خۆشە هەر بەقەدەری پەنجەکەی نوری هەیە دڵی خۆشە دەی ئەو کەسانەی کە دێن بۆ نوێژی بەیانی پێغەمبەر ئەفەرمێ صلی الله علیه وسلم مژدەی نورێکی کاملیان بەرێ هەموو پردی سیرات بۆ خۆی بەری خۆی ڕووناکەکاتەوە. پێغەمبەری خۆشەوی صلی الله عليه وسلم مژدەیەتر ئەدا بەوانەی کە نوێژی بەیانیان ئەکەن ئەفەرمێ من صلى الصبح فهو في ذمة الله. حەز ناکەی ئاها لە دنیاە جاری وا هەیە کەسێکە خزمێکت مەسئولە دەسێ ڕوا خزمێکت مەسئولە دەسێ ڕوا پێت ئەڵێ بڕۆ بە کەیفی خۆت چی ئەەکەی تۆ هەر شتێکت توش بوو هەر کێشەیەکت توش بوو بەس تەلەفۆنێ بۆ بکە و حەقت نەبێ چەند یەک غیرەت ئەدەیتە خۆت ئەو کاتە چەندێ دڵت خۆشە بێ وەکو دنیایی چەندێ دڵت خۆشە بێ دەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێم هەر کەسێ نوێژی بەیانیان بکە ئەوە لە زمەتی خوایە یعنی خوا خاوەنیەتی ئیتر خوای پارێزێ ئیتر کە نوێژی بەیانیانت کرد تەواو ئیتر خوا پارێزگاریت لێ ئەکا بەڵام هەر کەسێ نوێژی بەیانیانی نەکرد ئیتر ئەوە خوا ئیداتە دەستی خۆی. لە حەدیثێکی ترە مژدەیەکی تر ئەدا پێغەمبەری خۆشەوی صلی الله عليه وسلم ئەفەرمێ من صلى الصبح في جماعة هر كسي نوێژی بەیانیان لە جەماعەتا بکە يعني لە جەماعەتی مزگەوتا بیکە پێغەمبەری خوا ئەفەرمێ فكأنما قام الليل وەک ئەوە وایە هەموو شەو نوێژی کردەوێ يعني هەر کەسێک دوو ڕکاتەکەی نوێژی بەیانیان بێت بۆ مزگەوت وەک ئەوە وایە هەموو ئەو شەو نوێژی کردبێ یعنی شەو نوێژی بۆ ئەژمێررێ بۆ ئەنووسرێ هەر کەسێ نوێژی عیشا بە جەماعەت بکا وەک ئەوە وایە نیوەی شەوەکە شەو نوێژی کردبێ چی نیعمەتێکە جا لە دەست خۆتانی مەدەن حەیفە ئینسان بۆ شتە دنیایەکان خەمەخوا ئێستا تۆ ئەگەر ئیشێکت هەبێ وەزیفەیەکت هەبێ لە فرن ئیش بکەی وەزیفەتێکت هەبێ قەساوبی هەر وەزیفەیەکی ترت هەبێ و ئیشێکی ترت هەبێ لە کاتەکەی خۆیان واجبەکەت لە کاتەکەی خۆ تۆ پێشان مۆبایلی بۆ خەیتە سەر جەرەس زوو ئەخەوی خۆت ئامادە ئەەکەی ئەی قەینا براینە لە وەزیفەی نوێژ گەورەتر هەیە بۆ ئیلا لە نوێژەکەی مەکەم تەرخەمی بکەیت بۆ ئیلا گوێ بە نوێژ نەدەی لەبەر ئەوە خۆشەویستەکانم حەقە خەمی بخۆین والله دڵنیام هەر کەسێ خەمی نوێژی بەیانی بێ والله ڕێگای بۆ خۆش ئەکا و تەئکید لە کاتی خۆیان دێتە خەبەرە تەئکید لە کاتی خۆیان دێتە خەبەرە بە تەجروبە ئەیڵێم خەڵکانێک هەبوون ئەڵێن پێشا کە نوێژمان نەکردووە زۆر تەمەڵ بووین زۆر جسم قورس بووین زۆر گوێمان نەدا ئەڵێن نیوەڕۆ لە قەوەڵەساین بس لەو کاتەوە کە قەرارماندا نوێژ بکەین بە تایبەتی نوێژی بەیان ئەڵێ لەگەڵ فوی سەماعەی مزگەوتەکەیە داپەڕی و لەگەڵ فوی سەماعەکەیە کە فوی تێکا بانگدەری بەیانیان ئەڵێ من داپەڕی و خۆی گەورە بۆ خاتر ناوجوانەکانی خۆی ئیسلاحمان بکە. إن الله وملائكته يصلون على النبي يا أيها